زەحمەت یارمەتیمان دەیدەین دووبارە ئەم بەنانە سەرپەرشتیانی وێخلەیەوە خۆشحاڵێک بێ بە ئامادەبێتە یاری کۆت. ئەمە دەورەیەکە کراوەتۆ لە ئاوای ڕۆسەمبەک. ئەنجومەنی ئاوای ڕۆسەمبەک هەڵساوە بەکردنەوەی ئەم دەورەیە بۆ 18 تیپی لادیەکان بە شارەزوور و هۆرەمان و دەوروبەری. تێگەیشتی ئەمە ئیتر ئێمە سەگەشتوت ئەخیر یاری. تێگەیشت ئەخیر یاری وەکو یاڵان پێ هانەی قوڵ ئێستا ئەخیر یاری ئەکرێت. ئەم جارێک کتاب خڕێکی ئازابە میواتەوە وایانە ساعەکەمان ساعە نییە بڵێ ساعەیە ساعەیەکی وەکو ئەوە دێکە هینی کردووەتەوە بەڵام پێویست دەکات بە یاریگایەکی جوان شوێنی جمهور شوێنی گۆڕینی لاعیبەکان سەراوی پێویستە وایە یانە هەموو شتێکی بیوتم دا تیپی تەندروستی پێویستە بۆی ئەمەیە ئەوە ساعەکەی ئەیبینێ جمهورەش ئیشی نییە هەمووی هاتووە و هەیە لە شارە زوورۆ هاتەوە بۆ سێری یاریەکە یاری دووەلی لەوە جمهور کۆ نابێت تەلە ببووم دەستم کرد بە یاری حتا تقریبان تۆری 45 ساڵێ 50 ساڵێ بەردەوام لە تیپی یاڵان پێ دیپع یاڵان پێ بووم کاپنی یاڵان پێ بووم ئەم جارە بەڕاستی تی بوو نەگاڵتە ئێستا ڕایەنە یاڵان پێنین بەڵام وەکو سەرپەرشتیانەکەم قسەیان بۆ ئەەکەم وەکو یاریچێکی کۆن تێگەیشتی وەکو یاریچێکی کۆن قسەیان بۆ ئەەکەم ئەڵێن داواتان لێ یەکەم یاریەکی خۆش برایانە بە بەڕێوە بچێت بێ مشکیلە. یاخوا بەخێر بن خۆی وەرزش ئێستا بۆ بە سەرەتایەکی ژیان لە هەموو بوارەکاندا باسی سێ بوارە بۆکەم یەکەم بواری کۆمەڵایەتی دووەم بواری خۆشەویستی سێم بواری هاوڕێیەتی چوارەم بواری تەندروستی تەواشەکەی بواری کۆمەڵایەتی ئەمە لەخوا بەزیا بێسە گوندەکانە ئەو کۆمەڵایەتی نێوان گوندەکان زۆر تەباکە یان یەکتر خەڵک پەیوەندیەکی دروست و تەندروست لە بینی دەکانە دروست دەکات زۆر جار هەیە لە شارەکانە هەبێت و لە شارەکانیشا دەچووە بێ بە جیهانی تەواشەکەی لە تەلەڤیزیۆنە سێری یاریەکەن هەموو وڵاتێک ئاڵای خۆی لە پشتیوە دیوەسا و هینەوە بە سەربەرزیەوە ئەمە بواری کۆمەڵایەتێکی بواری خۆشەویستی ئێستا لەوانەیە ببینی چەندین دوور و نزیک کە یەکتریان نبینەوە لەم یاریە یەکتر ئەبینەوە خۆشەویستیەک هەیە لە بینیانە هەمان شێوە هاوڕێتیشی هاوڕێتی یاریەکەیش ئێستا ئەو تیپانە لەوانەیە برادری وایان هەبێت مەسا یاری زان بوو بەڵام دەرنەکەوت و ئێستا لە ناو تیپەکانە لە شوێنەکانی ترا چەندین هاوڕێ و دۆست و ئەحباب بۆ خۆی پێ ئاکا لە بواری تەندروستیشەوە حەز دەکەم بزانی باشترین وەرزش باشترین ئیشە بۆ ئینسانەکان ئەو وەرزشکارانە ئێستا بگەڕە بەناو ئەم ساحەدا هەچی وەرزشکارە لە ساڵنەوەی ئەگەر نەتوانین لە ساسەی جیاکەیتەوە لە ساڵنەوەی جیاکەیتەوە لەبەرشی لەبەرەوەی لە شولارێکی جوانیان هەیە اینجا تەندروستیان باشە وەکو خەڵکانی تر نییە بە حەبوو دەرزی و دەرمان خەریکی ئۆشتانە بێت. ئێمە پێ خۆشحاڵین کە ئەم خەڵکە گەشتبینە حەز بەم خۆشیەکە حەزمان کردو بە دڵخۆشی ئەو خەڵکە بۆی ئەومان دروست کردو بازە گەنجی دڵسۆ زمانەی هەڵساون بەم کارە ئێمە دەستخۆشیان دەکەین زۆر مەمنونیانین ئیشێکی زۆر چاکیان کردو لەبەر مەسلحەتی ئەم خەڵکە هەموو لێرە کۆبەتەوە هەموو کەس و برای یەک و هەموو بۆ خۆشی و بەڕاستی دەمێک ساڵە ئێمە منۆک و خۆم ئەم جۆرە
گرتبوونەوەیان بۆ شێوە جوانە و بۆ شێوە خۆش و جۆش و خۆشە نەبینەوە لەسەر ئاستی زۆر بەرزترشکە بینم وەرزش لە شوێنەکان لە شارەکانی تر لە ناوچەکانی تر ئەوها نەمانتوانیەوە ئەو خەڵکانە بێنینە چواردەوری یاریگایەک بۆ شێوە جوانی کە ئێستا لێتی ئەمە مورچێکی ئەمە بیری کۆنمانەکاتەوە ساڵەکانی هەشتاکان وانە کە ئێمە بەشدار بووین خۆمان وەکو وەرزشکار بووین بینیومانە ئەم جۆش و خۆشە بەس فترەیەکی زۆر زۆرە بەڕاستی نەمانتوانیەوە ئەمە بکەین ئێستا ئەو جوانەی کەی بینم دڵخۆش مەکە ئەو جوانەی کەی بینم ئومێد دەکەم ئێمە لە ئایندەدا بتوانین زیاتر لەمە بە شێوەیەکی منەظەمتر پەرەی پێ بێن بتوانین ئێمەش ئاواجو ئەو خەڵکە بێن نە چواردەوری یاریگاکانمان جمهوری ئێمە لەگەڵ وەرزش چۆن بڵێ دڵگرانی هەیە ئومێد دەکەم بتوانین ئەو هاندەرانەوە ئەو خەڵکانەش ئاشکەینەوە خێربێن سەرچا وەڵای پێ خۆشحاڵ بووین پێمان خۆش بووبین ئەمەی کەم جاریشمە یانی تر زۆر پڕ بەدڵ پێم خۆشە ئیشەڵا فەرقیان ناخەم بەزە ئیشەڵا هەردوو لای بنەوە ئێستا یاری کۆتایی خولەکەمان بەڕێوە ئەچێت لە نێوان هەردوو تیپی وەرچی هانەی قوڵ و یەڵان پێ ئامانجی ئەمە بۆکردنەوەی ئەم خولە زیاتر خزمەتکردنی وەرزش و وەرزشکارانی گوندەکانی دەوروبەری خورماڵە و ئاشناکردنەوەی خەڵکانێکە کە لە کۆندا لەم ساحە گڵینایان لەم ساحە خۆڵینا یاریان کردووە و بەو بیرێنانەوەی چەند یادگاریەکی کۆنە کە لە کۆندا خەڵکی گوندەکان هەیان بووە و ئێمە توانیمانە سوپاس بۆخوا هاندەرێکی زۆر سوپاس بەخوا توانیمانە هاندەرێکی زۆر کۆ بکەینەوە بەناوی خوای گەورە سەرەتا بە خێراتنیەوەی بەڕێز دەکەین بۆ ڕووماڵکردنی ئەم یاریە دیارە وەکو ئاگادار لەمە یاری کۆتایی خولی سێمین ساڵانەی گوندی ئاوای ڕۆستەمبەگە کە بۆ 18 تیپی کردوەوە ئێمە لە 5 یاریدا لە 6 یاریدا یاریەک دۆڕاو بووین 5 یاریمان بردووە بە یاری کۆتاییشەوە یاری کۆتاییشمان بەرامبەر گوندی یەڵان پێ بوو کە هەم دراو فێشمانەوە هەم وەکو یەک لادێوان سپاس بۆخوا یاریدانەکان ئێمان توانیان بە جوودی خۆیان و بە یاریێکی جوان و ئازبەرزمان پێشکەش کرد و بە ئەنجامی گۆڵێک براوە بوون ئەم خولە ئێمە ساڵی پاریش لە قۆناغی چوارگۆشە بەلێدان یەکلاکەرەوە دۆڕاوین ئەم ساڵ توانیمانە و کەم و کورتیانە چاکەین و بووینە پاڵەوانی خولەکە